لارێکی دواخراوی هەفتەی یەکەمی خولی نایابی عێراق و لە قۆناغی هەشت هەولێر لە هۆڵیانی ئەکاد عنکاوە پێشوازی لە غازی جنوبی پاڵەوانی وەرزی ڕابردوو کرد. لە گێمەکانی یەکەم و دووەم کوڕانی خاوەن ماڵ بە پاڵپشتی هاندەرانیان بە ئاستێکی بەرز دەرکەوتن و توانیان بە ئەنجامەکانی 25 بە 7 و 25 بە 23 خاڵ سەرکەوتن تۆمار بکەن. لە گێمی سێم پێچوانی پێشبینیەکان یارزەرانیانەی هەولێر زۆرترین خاڵیان لەدەستدا و بە ئەنجامی 25 بە 15 خاڵ دواکەوتن. زەرپۆشەکانی شاری قەڵاو منارە لا گێمی چوارەم گەڕانەوە کەشی یاریەکە و بە ئەنجامی 25 بە 20 خاڵ براوە بوون. لە یاریەکە بە سێگەم بەرامبەر گێمێک لە غازی جنوبیان بردەوە. لە سێم یاری توانیمان سەرکەوتن بەدەستبێنین بەداخۆ لە یاری ڕابردوو تووشی کەس بووین، بەڵام ئەمە یاریە و دۆڕۆی دەبێەوە و پیرۆزە لە یاریزانەکانمان ینی یاریی زۆر باشیان کرد و بە هیوای بەختێکی باشتر بۆ یانەی غاز وەکو چەند ساڵە ینی دەمانێت نەتیجەی باش بەدەستبێنین و لە پلەکانی پێشەوە بووین شتیان بەخوا ئینشاءڵڵا دڵی هاندەران خۆش دەکەین نەتیجەی باش بەدەستبێنین. بسم الله الرحمن الرحیم. پیرۆزە لە یانەی هەولێر و بە هیوای بەختێکی باشتر بۆ یانەکەمان یانەی غازی جنوب. ڕاستی هەولێر ئاستێکی بەرزی پێشکەش کرد، ئاستێکی نایاب شایستەی سەرکەوتن بوو. تووشی هەڵی زۆر هاتین لە یاریەکان، هەوڵ دەدەین لە یاری داهاتوو چارەسەری بکەین. پیرۆزە لە شایستەکان هەولێر زۆر باش بوو. بەم سەرکەوتنە هەولێر بە ئەنجامدانی 4 یاری و تۆمارکردنی 3 سەرکەوتن بە 10 خاڵ و بەکاتی چوە پێشەنجیانەکان. یاری داهاتووشی لە هەفتەی پێنجەم دووشەمەی داهاتوو لە هەمان هۆڵ بەرامبەر نەینەوە دەبێت. غازی جنوبیش تەنها 1 سەرکەوتنی هەیە و بە 4 خاڵ لە خانەی پێنجەمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.